باینتان باش بەڕێزان بەخێر بن. زۆر سپاسانەکەین ئەمڕۆ لە ئۆفیسی سەرەکی دەستگای خێرخوازی بارزانین بۆ ڕاگەاندنی پرۆژەیەکی گرنگ کاویش هاریکاری دەستگای خێرخوازی بارزانی و هاوبەشەکانەتی بە تایبەتیش LDS کە هاوکارێکی سەرەکی دەستگای خێرخوازی بارزانیە لە پرۆژەکانیانە. ئەو پرۆژەیەش بریتە لە ئەوەی کە لە یەکی شەشەوە دەست بەکارە بین بۆ دروستکردنی 127 ژووری نوێی خوێندن لە ناو ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان بە گوێرەی و شوێنانی کە پێویستیانە. بەرنامەکە بەو جۆرەیە کە ئێمە ئاستی سێداوامی لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان تا ئاستێکی زۆر نزم بێنین لە 139 قوتابخانە کە دەست بەکار بووین کە سێداوامیتیا بۆ لە هەرێمی کوردستان لە سەرەتای کابینەی نوێیەمەوە. ئێستا ئەو ژمارەیە کەم بۆتەوە بۆ نزیکەی 50 قوتابخانە و ئەو پرۆژەیەش کە لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی و هاوبەشەکانی ئەنجامەدرێ ئامانج لێی کەمکردنەوەی داوامی سێداوامیە لە ناو ناوەندەکانی خوێندن بە ئاراستەیە کە ئەو شوێنانەی کە دەمێننەوە چەند قوتابخانەیەکی کەمن کە لە هەرێمی کوردستان لە 10 قوتابخانە تێپەڕ ناکاوی کە دەمێنێتەوە دوای جێبەجێکردنی ئەم پرۆژەیە. واتە ئێمە لە 139 قوتابخانەوە بەر لە 3 ساڵ و نیو لەو پێش دێنە سەر 10 قوتابخانە بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیەمانەوە. بۆیە بە ناوی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە سوپاسێکی تایبەتی دەستگای خێرخوازی بارزانیەکەین کە ساڵی پاریش هاوکارێکی گرنگی وەزارەتی پەروەردە بوون و 203 قوتابخانەیان لە سەرتاسەری هەرێمی کوردستان بە کەرکووکیشەوە نۆژەن کردوتەوە و بڕێکی باشی پارەیان لە ناو ناوەندەکانی خوێندنی ئەمە خەرج کردووە بۆ نۆژەنکردنەوە و جێگەی خۆی گرتووە و سیمایەکی باشتر ژینگەیەکی باشتری بۆ قوتابیان و بۆ خوێندکاران دابین کردووە و LDSی ژۆک و هاوبەشی سەرەکیان ساڵی ڕابردووش لەگەڵمان بەشدار بووە لە ڕێگەی دەستگای خێرخوازی بارزانیەوە و ئەم ساڵیش بۆ بودجێ و پرۆژەیە دەستگای خێرخوازی بارزانی زیاتر لە 2 ملیار دیناری تەرخان کردووە لە ڕێگەی هاوبەشەکانیەوە بۆ جێبەجێکردنی پرۆژەکە وەکو ئاماژەم پێدا لە یەکی شەشی ئەم ساڵەوە دەچێتە بواری جێبەجێکردن. پلانەکەمان وا داناوە کە هەموو هەوڵێک بدەین تواناکان چڕکەنەوە تیمەکان زۆر بن لایانی سەرپەرشتیاری و ئەندازیاری پلانێکی وردی وەدانراوە بۆ ئەوەی کە پێش دەوامی ساڵی نوێی خوێندنی 2023-2024 ئەو ژوورانەی خوێندن لە ناو ناوەندەکانی خوێندن فراهەم بێت. حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێیەم بە چەند ئاڕاستەیە کاری کردووە لەسەر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەویش بریتی بۆ لە یەکەم دروستکردنی قوتابخانەی نوێ چ لە ڕێگەی حکوومەت کە قوتابخانەمان دروست کردووە چ لە ڕێگەی دەستەی وەبەرهێنان بەهاندانی دەستەی وەبەرهێنان چ لە ڕێگەی بەخشەرەکانەوە جا ئەو بەخشەرانە سەرمایه‌داری ناوخۆیی بوون یان ڕێکخراوی بیانی بوون یان ڕێکخراوی لۆکاڵیش بوون کە ئەو کارایان بۆ ئێمە ئەنجام داوە. خاڵی دووهەم یان تەوەری دووهەم کە گرنگ بووە بۆ کەمکردنەوەی لۆت بۆ کەمکردنەوەی سێداوامی بریتی بۆ لەوەی دروستکردنی ژووری نوێ بێ. لە هەرێمی کوردستان ڕەزامەندی زیاتر لە 294 ژووری نوێی خوێندن لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دراوە کە بەشێکی زۆریان جێبەجێ کراون تقریبا نیسبەی ئینجاز لە ناو پارێزگای هەولێر لە 198 زیاترە ئەگەر 1-2 قوتابخانەما بێ ئەویش تەواوە بێ. ئەو بڕەپارانە بۆ هەموو پارێزگاکان تەرخان کراوە کەوێتەوە سەر ئەو پارێزگایە کە کارەکانی جێبەجێ بکە. بۆیە ئەگەر دیقەت بدرێ هەم بە دروستکردنی قوتابخانەی نوێ هەم بە دروستکردنی ژووری نوێ هەوڵمان داوە سێداوامی کەم بکەینەوە و هەوڵیشمان داوە کە قەرەباڵغی ناو پۆلەکان کەم بکەینەوە. مناڵم بە مطلقی و ڕەهاگیری هەموو شتێکمان کردووە بەڵام ئەوە ئاراستەیەکی باشە. بەداخم کە دەبێت ڕاستیەک هەیە بیڵم بەڵام ئەوە وەکو ئینجاز بە خەڵکی ناڵین. ئێمە لە کوردستان لەگەڵ دەستپێشی کابینەی نوێ هەمەوەی کە ئەو داتایانەی ئێمە وەرمانگرتووە 31 قوتابخانەی قوڕمان هەبوو کە دیارە بەشی زۆری ئەو قوتابخانانە لە گوندەکانە بوون. ژمارەی قوتابخانانەمان هێناوەتە سەر 14 قوتابخانە لەم کابینەیە و ئەم پرۆژەی دەستگای خێرخوازی بارزانیش ژمارەی ئەو قوتابخانانە یان نەکاتە سفر یان نەکاتە 1 قوتابخانە. ئەویش ئەبێ میکانیزمی دیکەی بۆ بدۆزینەوە پێویستی بەوەیە لە ڕووی تەکنیکیەوە چونکە
کاتێک کە خۆمانۆکو حکوومەت لەگەل لە گوندێکە خاوەنی زەویەکە نەبین دەبێت داوا بکەین ئەو کەسەی ئەو بەڕێزەی کە خاوەنی زەویەکەیە زەویەکەمان پێبەخشێ تۆزێک لایەنێکی تەکنیکیە دەبێت لە ڕووی تەکنیکی و یاسایی چارەسەریکەین لەنا ئەم پرۆژەی دەستگای خێرخوازی بارزانانی هەم بۆ کەمکردنەوەی سێدەوامیە هەمیش بۆ نهێشتنیەوەیە من بەدیوێک خۆشحاڵم کە دەڵم ئەو قوتابخانانە نایاڵین لە هەرێمی کوردستان بەڵام بەدیوێکی دیکەش کە نەدەبوو هەمان بێ بەڵام کە هەمانە گرنگەوەی ئێستا معالەجێکین ئەمە دووبارە سوپاسی دەستگای خێرخوازی بارزانیەکەین و سوپاسی هاوبەشەکانیەکەین بە تایبەتی LDS کە لەگەڵمان هاوکارێکی باش بوو دووبارە زۆر زۆر سوپاس. بەناوی خوای گەورە بەڕێز جەنابی وەزیری پەروەردە بەڕێزان وێنەرانی LDS خۆشحاڵین کە وەکو دەستگای خێرخوازی بارزانی بۆ پرۆژەیەکی گرنگ وەکو جەنابی وەزیر ئاماژەی پێدا ئەمڕۆ لێرەین کە ئەو پرۆژەیە ڕادەگەیەنین. دەستگای خێرخوازی بارزانی هەر لە سەرەتایی دروستبوونیەوە گرنگیەکی زۆری داوە بە بواری پەروەردە. خۆشحاڵین کە ساڵ نەبووە لە بابەتێکی گرنگدا ئێمە بەشداریەکی کاریگەرمان نەبێت بەکو زیاتر لە بابەتێکدا بەشداری کاریگەرمان هەبووە وەکو دەستگای خێرخوازی بارزانی. ئەمەش پێکانی ئەو ئامانجەیە کە دەستگای خێرخوازی بارزانی لە پێناودا دامەزراوە کە هەموو هەوڵێکی ئێمە ئەوەیە کە خزمەتگوزاری زیاتر پێشکەش بە خەڵکی کوردستان بکەین هەماهەنگی باشتر دروست بکەین لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بتوانین هاوکار بین پشتیوان بین لە حکوومەتی هەرێمی کوردستان. جێخۆیەتی کە سوپاسێکی تایبەتی ڕێکخراوی LDS بکەم LDS چارتی بکەم کە بەڕاستی برایانە لە هەموو پرۆژە خێرخوازیەکانی دەستگای خێرخوازی بارزانی لەگەڵماندا بوونە هاوبەشمان بوونە لە هیچ یەکێک لەو بار و زروفە تنگانەی کە ناوچەکە پێدا تێپەڕی و ئێمەمانان ڕۆڵێکی گرنگمان هەبوو لە خزمەتکردنی ئاوارە پەنابەر خەڵکی خۆشەویستی خۆماندا ئەوان بە گیان نەهێشتین و هاوبەشێکی کارا بوون لەگەڵ ئێمەدا. سەربەرزین لە ئاس ئەو پەیامە پیرۆزەدا کە پەیامی بارزانی نەمرە بە تایبەتیش کە بەردەوام جەنابی سەرۆک بارزانی تەئکید لەوە دەکاتەوە کە گرنگە هەمومان لەژێر ئەو دروشمە پیرۆزەی کە بارزانی نەمر ئەو وتەی بارزانی نەمر کە ئێمە کردیتمانە دروشمی کارەکانی خۆماندا فەرموویەتی شانازیە مرۆڤ خزمەتکاری ملەتی خۆی بێت. ئێمە لە ئاس ئەو خزمەتەیە دابین کە پەروەردە گرنگترین ئەو خزمەتەیە کە ئێمە بە ئەرکی خۆمان دەزانین کە سەرباز بین لە پێناوی جێبەجێکردنی خۆشگوزەرانی باشتر لە پێناوی خزمەتکردنی باشتر لە پێناوی دەستەبەرکردنی شوێن و پێداویستی باشتر بۆ قوتابیە خۆشەویستەکانمان. و دیسان جەنابی کاک مەسرور بارزانی کە هاوکات سەرۆکی بۆردی دەستگای خێرخوازی بارزانیە ڕێبەراتی کردوین لەوەی کە بەدەستی پڕ لە هەموو ئەو لایەنانەی کە پێویستیەکانی ژیانن بۆ خەڵکی ئێمە و لە میێوانداریکردنی خەڵکی تریش کە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە دەستگا نمونەیەکی باڵای هەبووە. ئەو پرۆژەی جەنابی وەزیر کە بە تەفاسیلتر ئاماژەی پێدا لە ژماری ژۆرەکان و لەو مەبلەغی کە تەرخان کراوە ئێمە بەرفراوانتری دەکەین تا لە توانەماندا بێت و ئێمە هەمیشە پشتگەرم بووینە بە سەرمادارەکانی خۆمان بە هاوبەشەکانی خۆمان کە زۆر جارگوتومانە وەکو چیا لە پشت ئێمە وەستاون وەکو دەستگای خێرخوازی بارزانی ئەو مەبلەغی کە ئاماژەی پێدا ئێمە تەرخانمان کردووە و لە بەردەستی ئێمەدایە بۆ پێشکەشکردنی ئەو خزمەت گوزاریانەی کە وەزارەتی پەروەردە دیاری کردوون لە پەروەردە جیاوازەکان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان لە ئیدارە سەربەخۆیەکاندا. لە هەمان کاتیشدا ڕوویدەمان دەکەینە خاوەن کارگاکان بە تایبەتیش لە چیمەنتۆ لە بلوک لە شیش لە پێداویستیەکانی تر ئەگەر هاوبەشی لەگەڵ ئێمە بکەن ئێمە ئەتوانین هێشتا خزمەت گوزاری زیاتر پێشکەش بە قوتابخانانە بکەین چکو بەداخەوە جەنابی وەزیر ئاماژەی پێداشت پەروەردە سێکتەرێکی زۆر بەرفراوانە پێویستی زۆری هەیە ئەرکێکی زۆرە لەسەر حکوومەت بە تایبەتیشکە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو نمونەیەکی جوان هەمیشە هەوڵی داوە کە لە بواری پەروەردە
زۆربەی زۆری ئەرکەکان لەسەر شانی خۆی بێت بە هیچ شێوەیەک ئەرک نەخراوەتە سەر هاوڵاتی و قوتابیان بۆیشە ئێمە ڕوویدەممان دەکەینە ئەو خۆشەویستانە کە پشگیری زیاتری ئێمە بکەین بۆی بتوانین هێشتا خزمەت گوزاری لە ناو قوتابخانەکاندا پێشکەش بکەین. ئێمە ئامادەین هەروەک چۆن لە پێشوشدا ئامادە بووینە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خەڵکی کوردستان وەکو خزمەتکارێک لە پێناو پێشوەبردن لە پێناو پێشخستن لە پێناو خزمەتکردنی زیاتردا کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانی بە پشتیوانی ئەو هاوبەشە بەڕێزانە کە بەڕاستی هەمیشە بوونەتە مای سەربەرزی بۆ ئێمە و لەگەڵ خێرخوازانی کوردستان سەرمادارانی کوردستان کە ئەوانیش هەمیشە پشتی ئێمە بوون خزمەت گوزاری زیاتر پێشکەش بکەین. زۆر سپاس. We're very happy to be here. I am Roy Phillips. This is my wife Karen, and we're with Latter-day Saint Charities LDS. ئێمە زۆر خۆشحاڵین ئەوڕۆ لێرە بین. من ڕۆی فیلپم خێزانەکەشی کارین کە لێرەیە ئەو وێنەری ڕێکخراوی LDS ئەمریکین لە هەرێمی کوردستان. We feel honored and blessed to join the Ministry of Education and Barzani Charity Foundation and the future of the children of Kurdistan. شەرەفمەندین بە بەشداریکردن لەگەڵ وەزارەتی پەروەردە و دەستگای خێرخوازی بارزانی بۆ بنیادنانی داهاتوویەکی باشتر بۆ منداڵانی لە هەرێمی کوردستان. We also join with the many parents and families in the future of their children. و هەروەها بنیادنانی داهاتوویەکی باشتر بۆ دایک و باوک و منداڵەکانیان لە داهاتوودا. What a wonderful project this will be and what a difference it will make for generations to come. پرۆژەیەکی یەکجار جوانە و کۆمەڵێک گۆڕانکاری گەورە دروست دەکات بۆ داهاتووی نەوەی داهاتوو. Latter-day Saints Charities, one of our initiatives is education for children throughout the world. یەکێک لە ئەولەویاتەکان یاخود دەستپێشخەریەکانی ڕێکخراوی LDS ئەمریکی بابەتی پەروەردەیی و منداڵانە بۆ داهاتوو. This project of schools, of the primary schools, is one of our favorites that we'll always be proud to be a part of. ئەو پرۆژەیە کە بریتە لە هاوکاری و نۆژەنکردنەوە و بنیاتان لە قوتابخانە سەرەتاییەکاندا یەکێکە لەو پرۆژانەی کە زۆرمان خۆش دەوێت و ئەولەویاتی کاری ئەمە دەبێت لە داهاتوودا. As Kurdistan grows, the children will have many great opportunities, and with greater education, they will be able to take advantage of those opportunities that will be for them in the future. لەگەڵ بەرەو پێشتوونی کوردستان منداڵەکان هەڵکەوتەی زیاتریان دەبێت بۆ ئەوەی بەشێک بن لە داهاتووی ئەم وڵاتە و بنیاتنانی داهاتوویەکی باشتر. Once again, Latter-day Saint Charities LDS is proud and feel blessed and honored to be a part of this project. دووبارە LDS ئەمریکی زۆر شەرەفمەند و خۆشحاڵە بە بەشداری لەم پرۆژەیەدا. And especially thankful for the opportunity to be with the Ministry of Education and Barzani Charity Foundation. Thank you. بە تایبەتیش بۆ ئەو هەڵەی کە بەشدار بین لەگەڵ وەزارەتی پەروەردە و دەستگای خێرخوازی بارزانی سپاسان دەکەین. ئەگەر بەسێک ئەوە جەنابی وەزیر سپاسی تایبەتی ڕێکخراوی وەن ڤیژنی ئەمریکیش دەکەین کە بەڕاستی ئەوانیش لەو پرۆژەیەدا بەشدارن و لە ساڵانی ڕابردووشدا ئەوانیش هەماهەنگیان کردووە لەگەڵ ئێمە بەداخەوە کە نوێنەریان نەیتوانی ئامادە بێت ئیشاڵا لە ئیفتتاحەکەیدا جەنابیشیان بەشدار دەبێت لەگەڵ ئێمە. دووبارە سپاس بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە دەمەوێت تەشید کەمەوە کە ئینشاءڵڵا لە یەکی شەشەوە دەسەکەین بۆ پرۆسەیە و ئەو پرۆسەیە بە گوێرەی پێویستی دانراوە بە نمونە لە دروستکردنی ئەو 127 ژوورە لە گەرمیان زۆرترین پێویستیمان هەیە بۆیە زۆرترین ژوورەکان لەناو ئەو پرۆژەیە بەرگەرمیانەکەوێت پاش گەرمیان دێتە سەر پارێزگای دوهۆک لەناو دوهۆکە پاشتر بۆ ڕاپەڕین پاشتر بۆ سلێمانی بۆ سۆران بەو جۆرەیە واتە بە گوێرەی ئەولەویەتی ئەو شوێنەدانراوە کە ئێمە پێویستیمان پێێتی ئەگە قوتابخانەی سێداوامیمان لە گەرمیان زۆر بێ بە تایبەتی لە کەلار لە کفری هەوڵمانداوە تەرچیزکێنە سەر ئەو جێگەیە بۆیە ئەوە نییە پارێزگایەک لە پارێزگایە کەمتری بۆ دانراوێ بەشیشی زۆری سێداوامی لە گەرمیان بووە لەبەرەوە هەموو تەرچیزەکەمان بە شێوەیەکی سەرەکی لەسەر گەرمیانە
پاشان بە جۆرەی پێداویستیەکان هاتوێنێتە خوارەوە هەر بۆەوەی کە وەکو معلوماتێکی ئیزافی سەبارەت بە تاقیکردنەوەکان لیژنەی باڵای تاقیکردنەوەکان کاروبارەکانی خوانیان تەواو کردووە ئەوەی کە بە من گەیشتووە چونکە هەرچی من ئەوەیە دامی لۆجیستیان بکەم بەڵام لە وردەکاری کاروبارەکان تەواوە ساڵی پاریش هەموو قوتابیەک حاسیبەیەکی تایبەت بەخۆی بۆ دیابین کراوە و ئەم ساڵیش هەموو قوتابیەک حاسیبەی تایبەت بەخۆی هەیە بگرە بۆ هەر هۆڵێکی تاقیکردنەوە ئێمە پێمان وتون کە حاسیبەی زیاژیش بدەن بۆی کە ئەگەر حاڵەتێکە عەتەڵبوونێکە ڕوودات قوتابیان حاسیبیان لەبەردەسای بۆیە داوا لە قوتابیانەکەم پێویستە هەموو قوتابیەک حاسیبەی خۆی پێبێت لە کاتی ئیمتیحانە و حاسیبەی کە وەزارەتی پەروەردە دیاری کردووە نابێت بە هیچ جۆرێک بۆ دوو قوتابی حاسیبەیەک بدەن ژمارەی ئەو قوتابیانەی کە بەشدارن 170,000 و شتێکە پێم خۆشە دوایە گەر لیژنەی باڵا داتاکان ڕابگەێن یا ڕۆژی ئیمتیحان بەڵام ئێمە لەو ژمارەیە زیاتر حاسیبەمان لە پارێزگاکان تەوزیع کردووە بۆ نمونە تەربیەی ناوەندی هەولێر من دوێنێ کۆبوونەوەیەکم هەبوو لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی ناوەندی هەولێر 2000 حاسیبە زیاتر دراوە لە عەدەدی ئەو قوتابیانی کە لەوێن واتە بە زیادەوە حاسیبە نێرراوە و داوامان لێکردوون چێکی حاسیبە بکرێتەوە ئێمە لیستی فیدەر و محاویلەی ناوەندەکانی خوێندن لە ئاسی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی پارێزگاکان داومانە بە بەڕێوەبەرایەتی گشتی کارەبا کە ساڵانە جەنابی وەزیری کارەبا و بەڕێزان بەڕێوەبەری گشتی کارەبا و تیمەکانی کارەبا هاوکارێکی جددی ئێمەن فیدەرەکان و محاویلەکانیشمان بۆ دیاری کردوون لەو ناوەندانی کە ناوەندی تاقیکردنەوە و لەگەڵ جەنابی وەزیری ناوخۆ هەماهەنگی کراوە نووسراو کراوە بەڕێزیشان نووسراوی بە پارێزگاکان کردووە کە بەڕێوەبەرایەتی پۆلیس لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان هاوکاری ناوەندەکانی خوێندن بن و بەدڵنیاییش هەموو ساڵێک هەموو پارێزگارە بەڕێزەکان هەموو سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆکان بەبێ جیاوازی هەمویان هاوکاری پرۆسی تاقیکردنەوەکان بوون و لێرەش دەمێت تەئکید بکەمەوە برایانمان لە هێزە ئەمنیەکان لە ئاسایشی هەولێر و لە ئاسایشی سلێمانیش هاوکارێکی جددی وەزارەتی پەروەردە بوون لە ماوەی ڕابردوو بۆ دەستگیرکردنی ئەو باندانەی کە هەوڵیان داوە نادات پەروەری دروستکەن لە کاتی تاقیکردنەوەکان و فریوی قوتابیان بدەن خەڵکێکیان گرتووە کە ژمارەکەیان کەم نییە و پاشان بە فەرمانی دادوەر دیارە پاشان ڕوبەڕووی دەرگاکانەکرێنەوە ئەوانیش کە شیاوی ئەوەن دەستخۆشیان لێ بکرێت هەموو وەزارەتانی کە هەمانجی وەزارەتی پەروەردەم بۆ تاقیکردنەوەکان جێگەی دەستخۆشین بۆیە من تۆزێک وەڵامەکەم درێژ کردەوە مەبەستم بوو تەنها لە حاسیبە کورتی نەکەمەوە پوختەیەکتان بدەمێ لەسەرەوە لەگەڵ وەزارەتی کارەبا لەگەڵ وەزارەتی گواستنەوە گەیاندن گفتوگۆمان لەسەرەوە بابەتە کردو و بەرنامەم هەیە بەڵێ کاک چەکدار ئەوەی کە من باسم کرد لەم بابەتە وتم کە بابەتی سێدەوامیە نەک لە هەموو شتێک لە بابەتی سێدەوامی باسم کرد تەرمیم جیاوازە دروستکردنی ژووری کەش جیاوازە پار دەستگای خێرخوازی بارزانی 203 قوتابخانەی لە سەرانسەری کوردستانە بۆ ئێمە نۆژەن کردوێتەوە 50 لە دووهۆ بوو و 50شی پێما بێت لە سلێمانی و تەوزیعاتێکی وا کرابوو ئەم ساڵ ئێمە بەرنمەیەکمان هەیە بەرنمەکە من نامێت لێرە بچمەنا وردەکاریەکەەوە دەمانەیە بۆ ساڵی نوێی خوێندنی 2023-2024 کە لە مانجی نۆ دەستپێکە ئێمە گۆڕانکاری لە جۆری دەوامی خۆمان بکەم گۆڕانکاری لە جۆری دەوام ئەوە بەجێڵن ئەنجومەنی وەزارەتی پەروەردە بڕیاری لێدا لە کۆبوونەوەی داهاتووە وردەکاریەکەی و کاتە دەزانن ئەم هاوکاریە ئەم هەماهەنگی کە دەستگای خێرخوازی بارزانیەکە ئێمە لە سەرەتا باس لەوە بوو کە نۆژەنکردنەوەکان وەکو پار بەردەوامی پێودەین تا ئێستا 1400 قوتابخانە لە کابینەی نوێم نۆژەن کراوەت بێ لەو 203 قوتابخانەی کە دەستگای خێرخوازی بارزانی ساڵی خوێندی پاکردویان هاتە زەرو 1600 قوتابخانە 80 قوتابخانە چۆتە بواری جێبەجێکردنەوە و چەندین قوتابخانەژە سال لەسەر تەواوبوونن یان نیسبەی ئینجازیان لەسەر و 50% 60% هەتا 70% شەوت لە هەموو ئاڕاستەکانەوە هەوڵە دەین نۆژەنکردنەوە دروستکردنی قوتابخانەی نوێ
و هەروەها فراوانکردنیش پارێزگای دووەکیش بە دڵنیایی پێویستی پێێتی جەنابی سەرۆکی حکوومەت بودجەی بۆ هەموو پارێزگاکان تەرخان کردو هەولێر سلێمانی ئیدارە سەربەخۆکان دۆ خۆشبەختانە لە پارێزگای دووهۆک کاروبارەکان زۆر بە باشی بەڕێوە چووە بەڕێز پارێزگاری دووهۆک هاوکارێکی باشی پەروەردەی گشتی دووهۆک بووە تەندەریانی ئەلان کردووە و بەردی بناغی چەندین قوتابخانەی نوێژ لە پارێزگای دووهۆک دانراوە کە دووهۆک لەو بابەتە دەست پێشخەر بوون کاروبارەکانی خۆیان بە باشی بەڕێوە بردووە لەو پرۆژانەی لەو پارانەی کە تەرخان کراوە بۆ لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتەوە بۆ بودجەی وەزارەتی پەروەردە لە کۆی بودجەی 46 ملیۆن و 524 ملیۆن دینار 46 ملیار و 524 ملیار دینار بەشی ئەوەی کە بۆ پارێزگای دووەک دانراوە لەگەڵ بودجەی پەرەپێدانی پارێزگای دووەک دروستکردنی 13 قوتابخانەی نوێیە لە سنووری پارێزگای دووەک باسی ئیدارەی سەربەخۆی زاخۆ ناکەم پارێزگای دووەک لەبەرەوە ساڵی ئایندا بەدڵنیایی بەڕێزان لە دەستگای خێرخوازی بارزانی هەماهەنگ و هاوکاری ئێمەن پلانی دیکەشمانە بێ بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەکان بەڵام ئێستا لەم قۆناغە ئێمە پێویستمان بەوە هەیە بەڕاستی استراتیژی ئێمە ئەوەیە کە سێدەوامی نهێڵی استراتیژی ئێمە ئەوەیە کە ئەو قوتابخانانەی کە ژینگەیەکی خراپیان هەیە باشیان بکەین لەم قۆناغە تەرکیزمان لەسەرەوەیە دوێنێ راپۆرتێکتان لەسەر کرد بوو بەڵێ ئەوە پرۆژەی شۆخەکانی ڕووناچیە لێرە لە هەولێر راپۆرتەکەی جەنابیشتانم بینی بەڵام دەبوو لەگەڵ لایانی معنیش قسە بکەن یانی نەک تەنها ڕێی کەسێک وەربژیرە چونکە بۆی کە وردەکاری زیاتر دەستکەوێ دەکرێت لە لایانی فەرمی پارێزگا وەزارەتی پەروەردە پرسیار بکەن بۆی کە زیاتر بینەر هەموو وێنەکەی لە پێش چاوێ ئەو مۆڵەتە مۆڵەتی پارێزگایە مۆڵەتی ئەو شوقانە کۆنە مۆڵەتی پارێزگا دوو قوتابخانەی ئێمە لەوەیە لە وەزارەتە تایبەتمەندەکانی شارەوانی دەستەی وەبەرهێنان وەزارەتی داد دانیشتیان ئەنجام داوە و پەیوەندی تەلەفۆنیشان لەگەڵ ئێمە کرد کە ئەم دوو قوتابخانەیە یەکێکە لەوەی کە گرفتێکی تەکنیکی دروست کردو لە ناو پرۆژەکەیە و وەزارەتی پەروەردە پێشنیاری چییە و چیتانەوێت کە ئێمە بتوانین لەگەڵ ئەو بەڵێندەرەیان ئەو خاوەن کۆمپانیایە کە قساکە بیکە ئێمە لەوێ دیدی خۆمان پێشکەش کردووە ئەگەر ئەو دوو قوتابخانەیە لێرە بڕوخێ لە ناو پرۆژەکە لەو شوێنەیە دەبێت هەل لە ناو پرۆژەکە لە شوێنێکی دیکە دروست کرێتەوە بە جوێرەیە و سایت پلانەی کە هەیە ئەوانیش ڕەزامەند بوون و لەگەڵ دروستکردنی 5 قوتابخانەی نوێ بۆ سنووری پارێزگای هەولێر کە دەبێت نەفسی کۆمپانیا بیکە لە کاتی خۆی کۆمپانیاکە لەسەر ئەمە ڕەزامەند بوو واتە هەل لە ناو شوقەکانی ڕووناچی دوو قوتابخانەی نوێ دروست دەکاتەوە هەل لە ناو نەفسی پرۆژە چۆن ئێستا ئەمە لە ناو ئۆفیسی سەرەکی کۆمەڵ ڕێکخراوی بارزانین لەم جەناحەنە لە جەناحێکی دیکە بەڵام هەل لە ناو نەفسی پرۆژە دروست دەکاتەوە و ئێمە داواشمان کردووە و بەڵێندەرەکەش لەو کاتە ڕازی بووە و مەحزەرەکەش کە واژۆکراوە نێراوە بۆ ئەنجومەنی وەزیران ئەوە بووە کە دەبێت بەڵێندەرەکە جگە لەو دوو قوتابخانەیە 5 قوتابخانەی دیکەش لە دەرەوەی پرۆژەکە دروست کاتەوە بۆ وەزارەتی پەروەردە لە کاتی خۆشی لەسەرەوە ڕەزامەند بوو لەبەرەوە ئەو قوتابخانەی کە ڕوخێنراوە هەل لە ناو پرۆژەکە دروست دەکرێتەوە بەڵام ممکنە چەند سەد مەترێک دوورتر لەو شوێنەی کە ئێستا قوتابخانەکەی لێ بڕوخاوە ئەو بڕیارەکە وایە و ئێمە بە جددیش لەسەرەوە بابەتە ینی بە دوواداچوونی جددیمان هەیە جەنابی پارێزگاریش بە دوواداچوونی کردو دووبارە زۆر ئەمڕۆ بەڕێز پارێزگاری هەولێر کۆبوونەوەی هەیە لەگەڵ ئەوەی کە چونکە ئەمە دوو ڕۆژ لەوە پێش لەگەڵ بەڕێز پارێزگاری هەولێر قسەمان کردووە ئەمڕۆ کۆبوونەوەی هەیە لەگەڵی بە دڵنیایی ئێمە ڕازی نابینێت دوو قوتابخانە بڕوخێنە قوتابخانەیەکمان بۆ دروستکات ئەبەڕا من لە ئێستا پێ دڵم ئێمە ڕازی نابینە کۆ وەزارەتی پەروەردە بۆ ئیتفاقیشمان وان نییە بەس نازانم ئەو باسەی جەنابەت لەکوێوە هاتووە قوتابخانەیەکە ئەگەر لەم جێگەیە ببرێتە شوێنێکی کە قوتابخانەیەکی بۆ دێرەنتر دروست کرێتەوە بەڵام 100 مەتر 150 مەتر دوورتر بێ نا ژیانی هەموو ئەو کەسانە ڕائەگرین کە شوقەکانیان کڕی و داواکاریشیان هەیە نە بە نیسبەت ئێمەشەوە 100 مەتر ئەوەندە گرفتە
کە ئێمە ببین بە عرقەلە بەڵام ئێمە قوتابخانەکانی خۆمان دەوێتەوە و پێشمان وتون بەبێ بە کوالەتی بەرزیش دروستکرێ و بەڕێز پارێزگاریش بەڵێنی ئەوەی داوە کە ئەم ڕۆژ لەگەڵی دانیشێ و ئەوەی کە پێویست بێ بۆ دۆسیە ئەنجامێت. سپاسانە.